نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لەباسی ئەوانەی کە خوای پەروەردگار خۆشیانی ئەوێ و لە قورئانی پیرۆزە فەرموویەتی خوا خۆشیانی ئەوێ هەندێکمان باس کرد لەوانە، و ئەمڕۆژ باسی خاڵێکی تر لەوانە ئەکەین کە المتوكلون خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە باسیانی کردووە و ئەفەرمێ یەکجار خوای تەعالا باسی کردووە کە خۆشیانی ئەوێ لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئالی عیمرانە لە ئایەتی 156 ئەفەرمێ فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. واتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر بڕیاری شتێکت دا لە دڵی خۆتە و قەرارت دا و یەکلات کردەوە ئەوە پشت بە خوای گەورە ببەسە و جێبەجێی بکە خوای گەورە ئەو کەسانەی خۆشەوێ کە پشت بەخوا ئەبەسن. خوای گەورە ئەو کەسانەی خۆشەوێ کە پشت بەخوا ئەبەسن. تەوەکل و پشت بەستن عیبادەتی ئەو کەسانەیە کە ڕاست ئەکەن لەگەڵ خوای پەروەردگارە و ڕێبازی نیەت پاکەکانە. خوای تەعالا ئەمری بە پێغەمبەران کردووە کە پشت بەخوا ببەسن و تەوەکل بکەنە سەر خوای گەورە، هەروەها ئەمری بە ئێمەی ئیمانداریش کردووە بە هەمان شێوە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لەو ئاەتەش کە عەرزم کردن ئێستا و لە ئاەتی تریشا خوای تەعالا ئەفەرمێ وتوكل على الحي الذي لا يموت. أي محمد صلى الله عليه وسلم پشت بەسە بەو خوایەی کە نامرێ، بەو زاتەی کە نامرێ، و تەسبیحات و حەمد و سەنای ئەو خوایە بکە و كفى به بذنوب عباده خبيرا. و بس خوای گەورە کە ئاگادارە بە گوناح و تاوانی بەندەکانی، یعنی بەسە خوای گەورە ئاگادار بێ، چونکە خوا خاوەنی هەموو شتەکانە. بۆیە پشت بە خوای گەورە ببەسە، تەسبیحاتی خوا بکە، حەمد و سەنای خوای گەورە بکە. خوای گەورە ئاگای لە هەموو شتەکانە، یعنی خەم مەخۆ بۆ ئەوانەی کە دژایەتی خوا ئەکەن، کە تاوان ئەکەن، کە زوڵم و ستەم ئەکەن. خوای گەورە بەسە ئاگای لێیان بێ، خوا شایەت بێ بەسەریانەوە کافیە. تۆ پشت بە خوای گەورە ببەسە. ئەم ئەمرە بە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، یعنی خوا ئەمری کردووە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پشت بە خوای گەورە ببەسێ. بە هەمان شێوە خوای تەعالا ئەمری بە ئیمانداریش کردووە. لە حەوت شوێنی قورئانە خوای تەعالا ئەفەرمێ وعلى الله فليتوكل المؤمنون. با لەسەر خوای گەورە ئیمانداران پشت ببەسن، یعنی پشت بە خوای گەورە ببەسن، چونکە هەر خوا شایستەی ئەوەیە کە ئینسان پشتی پێ ببەسێ. فما هي التوكل؟ پشت بەستن چییە؟ پشت بەستن لە زمانی عەرەبیە هو في اللغة الاعتماد على الغير في أمر ما. ئەوەیە پشت بە غەیری خۆت ببەسی لە کاروبارێکە. لە زاراوەی زانایانیشە في اصطلاح العلماء صدق اعتماد القلب على الله تعالى في استجلاب المصالح
ودفع المضار من أمور الدنيا والآخرة. أوي براستقيني إنسان اعتماد بكات سر خواي پروردگار لهمو أوشتاني همو أو قازانجاني كديت ودستكوي ولا همو أو زررو زيانانشي كالأتوي لكولد ببيتوا براستقيني پشت بخوا ببسا ئیتر لەو کارانەی کە دنیایی بێت وەلەو کارانەشی کە قیامەتیە. یعنی ئینسان لە هەموو کاروبارەکانیە ئەوەی کە حەزی لێ ئەەکەی دەست کەوێ لە قازانجەکانی دنیا و ئاخیرەت و ئەوەی کە ئەتەوێ لە کۆڵت ببێتەوە لە زیانەکانی دنیا و ئاخیرەت پشت بەخوای پەروەردگار ببەسە تەوەکل بۆسە سەر خوای گەورە لە ناو دڵتەوە ئیعتیمادی تەواوت لەسەر خوای پەروەردگار بێ ئەوە پێی ئەوترێ تەوەکل. إمام جرجاني رحمة إخوائي لي أفرميه وقال الجرجاني رحمه الله التوكل هو الثقة بما عند الله واليأس عما في أيدي الناس. توكل شيء إمام جرجاني أفرميه أوي متماني تواوت هبه بوي لا إخوائي، يعني أوي ها لا إخوائي متمانت فيها به بوي كلا إخوائي ويأس بأميديت شبه لوي لدس خلقه، يعني اعتمادي تواب كي تسر أوي لا إخوائي زۆر پشت بەوە نەبەسی کە لە دەستی خەڵکایە، چونکە ئەوەی دەستی خەڵک بەڕاستی لەوانەیە دەست نەکەوێ و لەوانەیە ئەو خەڵکەی کە تۆ پشتیان پێ ئەبەسی لەوانەیە بمرن، لەوانەیە لێت تووڕە ببن، لەوانەیە یعنی ئەوانە هیچ اعتمادێکی لەسەر نییە، هیچ متمانەیەکی لەسەر نییە، حتى ئەگەر نزیکترین کەسی خۆتیش بێ، بەڵام ئەوەی لای خوایە ئەبێ ثقە و متمانەی تەواوت پێ هەبێت، چونکە خوا نەمرە وەکو لە ئاەتەکەی پێشوو فەرمووی وتوكل على الحي الذي لا يموت. پشت بەو خوایە ببەسە کە زیندووە و نامرێ، خوای گەورە زیندووە و نامرێ، بۆیە حەقە هەر ئەو متمانەی پێ ببەسی و حەقە هەر پشت بە ئەو ببەستی، چونکە ئەو زاتە لە ناو ناچێ نافەوتێ، ڕۆژێ لە ڕۆژان لێت گوم نابێ، لەبەر ئەوە شایستەی ئەوەیە کە اعتمادی تەواو بخەیتە سەر خوای پەروەردگار. دوسێ خاڵ هەیە لە مەسئلەی تەوەکولە ئەبێ ئێمە ئاگامان لێی بێ. لابد من لفت الانتباه إلى ثلاثة أمور. الأمر الأول أن التوكل لا ينافي أخذ الأسباب. يكم خاڵ کە ئەبێ ئێمە ئاگامان لێی هەبێ وریای بین ئەویش ئەوەیە تەوەکل دش بە سەبەب و هۆکارگرتنەبەر نییە. ئاگات لێ بێ خۆشەویستەکەم، کاتێ تۆ تەوەکل بەخوا ئەبەسیمە معنای ئەوە نییە تۆ ئیتر ئەسباب وەرناگریت، گوێ نادەیتە ئەسبابەکان، نانا بە پێچەوانەوە. کابرایە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی حشترەکەیەوە نەیبەست بۆ، هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا أعقلها وأتوكل على الله أم أطلقها وأتوكل على الله؟ في إبله وناقته، هكذا قال للرسول صلى الله عليه وسلم كما رواه الترمذي رحمه الله. فرمووی ئەی پێغەمبەری خوا بی بەسمە و پشت بەخوا بۆسم، یعنی حشتەکەم ڕەشمەکەی ببەسمە و پشت بەخوا بۆسم، یا بەرەڵای کەم و نەیبەسمە و پشت بەخوا بۆسم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أعقلها وتوكل على الله، فەرمووی پشت بی بەسەرەوە و پشت بەخوای گەورە ببەسە، یعنی ئەسباب وەرگرتن ضرورە. ولا صحيح بخاري شهاتوا لابن عباس وخويل الرازي بيت قال كان أهل اليمن يحجون ولا يتزودون. خلق يمن أهاتن بو حج لزماني بيغمبر صلى الله عليه وسلم وزايان لقل خوانا هل ناقرت، يعني خواردنيان زور هل ناقرت، ويقولون أيانوت نحن المتوكلون، أيانوت إيما متوكل كان خلق يمن أهاتن بو حج زايان والخوان هل ناقرت، يعني خواردنيا زوريان هل ناقرت و أيانوت إيما پشت بخوا أوسين، إيما أوانين كبشت من بخوا بستوا. فإذا قدموا مكة أجر بقى يشتاين مكة سألوا الناس، دس يعني كده السؤال كردن ودعوي خواردنيا لخلق كرد. سبحان الله. جاء في غمري خواي جوري آياتي لسري عند أبزان كفرموي فأنزل الله تعالى وتزودوا فإن خير الزاد التقوى.
زا هەڵبگرن خواردن لەگەڵ خۆتانە هەڵبگرن ئەسباب ضرورە وەری بگری و باشترین زایش جگە لە زادە مادیەکە لە نان و ئاو باشترین زادیش تەقوایشە یعنی تەقوای خوا و ترس لە خوا باشترین زاغە بەڵام لەگەڵ ئەوەیشە ئەبێ زایی تریش هەڵبگری زایەک بۆ لاشە زادی ڕۆحیت تەقوای خوایە بەڵام زادی لاشەت و جەستەت بریتیە لە خواردن لە ئاو لە نان ئەمە خاڵی یەکەم یعنی تەوەکولکردن لەسەر خوا هین نییە دژایەتی وەرگرتنی ئەسبابەکان ناکات بە پێچەوانەوە یعنی ئەگەر ئەسباب وەرنەگری تەوەکولەکەت نوقسانە ئەوە یەک خاڵی دووهەم تتخذ الأسباب الأمر الثاني تتخذ الأسباب وإن كانت ضعيفة في نفسها أسباب وربقرة أجر شي أسبابك بتشوكيش بيان ضعيفيش بي أجر سببك كوري يجري لاوازيش بي هالوري بقرة بون نمونة يعني خواهي تعالى لقرآني بيروزا باسي بسرهاتي أيوب من بوك عليه السلام كاتي أيوب داواءك لخواهي تعالى كخواهي قورة الشفاي بدا خواهي تعالى چی پێ ئەفەرمێ خۆ خوای گەورە خۆی نەخۆشیەکەی داغا هو الشافی وانیە خوای گەورە خۆی شافیە چۆن نەخۆشیەکەی داغا الذي يميتني ويحيين وانیە ئەو خوایە کە ئەتمرێنێ و زیندوو تەکاتەوە لە نەبوونەوە تۆی هێناوەتە بوون نەخۆشی و شیفا هەر لەلایەن ئەوەوەیە بەڵام هەر ئەو خوایەیە پێ نافەرمێ بڕۆ خۆ شیفا تەواو بەڵکو ئەسبابێکیشی بۆ دا ئەنا ئەگەر چی سەبەبەکە بچووکیشە ئەفەرمێ پاژنۆت بدە زەویە کە پاژنۆی ئەدا لە زەوی ئاوێک لە ژێر لە زەویەکەوە دێتە بان سبحان الله هەروەکو ئینەکە ئیسماعیل ئاوی زەمزەم کە لەو دەشتە چۆڵە بەجێ هێڵان و دەستی کرد بە گریان ئیسماعیل کە پایە داوە زەوێ لە ژێر پایەوە ئاوی زەمزەم هاتەبان تا ئێسەیش ئێمە لە ئاوی زەمزەمە خۆینەوە وشیفایە بۆ هەمومان عینەن ئەویش فەرمووی چی فەرمووی پێ پاژنۆت بدە بە زەویە پاژنەی دا بە زەوی ئاوێ دەرچوو دەستنوێژی گرد و غوسلی لێ کرد بوو بە ئینسانەکەی جاران گەڕایەوە بۆ ئینسانیەکەی جاران یعنی سەبەبەکە زۆر بچووکە کە بریتیە لە پێدانە زەویەکە خۆ بە پاژنۆ قەت ئاو خەڵ بە قوڵڵە ئاو دەرناکە چەند متر زەوی ئەبێ هەڵکەنی ئەو جا ناگاتە ئاو بەڵام بە پاژنۆیە کە بیدەی بە زەویە چەندێ سەبەکە بچووکە ئەیوب نافەرمێ خوایە جا پاژنۆی من چێ بیدەم بە زەویە ئاو دەرکە بەڵام پاژنۆکەی ئەدا بە زەویە پیاوێکی نەخۆشی بێهێز پاژنۆکەی ئەدا بە زەویە ئاو هەڵەقوڵێ ئەو جا ئەو ئاوەشە ئەبێتە سەبەب شیفای دەستنوێژی لێ ئەگرێ و غوسلی لێ ئەکا خوای گەورە شیفایەدا کاتێ مەریەم عەلەیها السەلام ئەکەوێتە ئەو وەزعەوە کە خۆتان چیرۆکەکەتان بیستووە بەسەر هاتەکەی بۆتان باس کراوە کە خوای تەعالا بەبێ پیا و حامیلەی ئەکات بە عیسا عەلەیهی السەلام کاتێک ئەگاتە کاتی مناڵبوونی ئەڕاتە ژێر دارخورماکە خوای تەعالا ئەفەرمێ کەی گەیشتیتە کاتی مناڵبوونەکەت ئاوا دارخورماکە بجوولێنەوە ئاخر کچێکی زەعیفی 16 ساڵان و 17 ساڵان حامیلە و لە ژانی مناڵبوونایە گەرێت چۆن بتوانێت دارخورمایەک بجوولێنێتەوە آخر دارخورما ناجوولێتەوە بەڵام خوای تەعالا ئەفەرمێ ئاوا دارخورماکە لە پشتەوە بجوولێنەوە لەو بانەوە ڕوتاب خورمای ڕوتابت بۆ دائەبەزێ لێی بخۆ شیفایە ئیشی خوا وایە جاری وایە نەخۆشیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو نەخۆشەی کە نەخۆشە دەستی ڕاست بخەرە سەری و 7 جار بڵێ أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر شفاية 100 جار وزياتر أتوانم بلهم 100 جار بو خوم و بو خلقی تریش وتومە و خوای گەورە کردوێتە شیفا سەبەبێکی بچووکە وتنی چەند 7-8 کەلیمەیەکە خۆ خوای تەعالا ئەتوانێ وە بێ ئەو کەلیمانەش خوای گەورە شیفات بدە صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڕۆنە شوێنێک بۆ سەفەرێک ئەچن لەوێ لا ئەدەن دێیەک هەیە لا ئەدەن ئەڵێن تۆزێ کاکە زاو و ئاومان پێ نەماوە تۆزێ میوانداریمان بکەن شتێکمان بنێ ئەڵێن نایدەین پێتان بڕۆن ئەوانیش ئەڕۆن ناچار ئەبن لە شوێنێکە لە تۆزێ دووری دیەکە
باری خۆیان ئەخەن پاش ماوەیەک یەکێک لە دیەکەوە بەڕا دێ بۆ لایەن ئەڵێ بگەینە فریامان ڕئیس عەشرەتەکەمان دوو پشک پێوە داوە کوڵاژن دایەوە پێوە شتێکتان پێ فریامان بکەوێ یەکێکیان هەڵ ئەسێ ئەڵێ بەڵێ من شتێکم پێ بەڵام نایدەم پێتان ئێوە میوانداریمانتان نەکرد منیش ئەو شتتان پێ ناڵێم حتاوەکو ئەوەنە مەڕمان پێ نەدەن خۆی ئەو نیەتی ئەوە نەبوو بەوە بەس وەکو هینێک بۆ ئەوان چووکە ئەوان میوانداری ئەمانیان نەکرد ڕەزیل بوون پیسکە بوون ئەویش ئەڵێ هەرچیت گەرەکە بەس بێ ڕئیس عەشرەتەکەمان نەجاتدە ئەچێت 7 جار سوورەتی فاتحە ئەخوێنێتە سەریە شیفا وەرەگرێ و تەواو چاکە بێت 7 جار فاتحە خوای گەورەی ویستی لەسەر بێ بە 6 جاری شەیکە بە 5 جاری شەیکە بە جارێکیش فاتحاکە ئەیکا بەڵام ئەمە ئەسبابە ئینسان ئەسبابەکان وەربگرێ خوای گەورە ڕەحمی پێەکە خاڵێکی ترسێم خاڵ الأمر الثالث کە پێویستە لە مەسەلەی تەوەکولا بیزانین أن لا يعتمد عليها وأن يجعل اعتماده على الله نابێ خۆشەویستەکانم نابێ ئێمە ئەو ئەسبابانە چەند بچووک بێ چەند گەورە بێ ئیعتیماد بکەینە سەر سەبەبەکە ئەبێ ئیعتیماد بکەینە سەر خالقی سەبەبەکە تۆ کاتێک بە سەیارەکەتەوە ئەتەوێ بڕۆی بۆ شوێنێ پێویستە سەیارەکەت مەزبوط بێ ئیتر ئاوی ڕۆنی تایە یعنی هەموو شتەکانی مەزبوط بێ بەڵام نابێ ئیعتیماد بکەیتە سەری ئەبێ بڵێ ئیعتیماد دەکەمە سەر خوا دوای وەرگرتنی ئەسبابەکان نابێ بڵێیتیش ئیعتیماد دەکەمە سەر خوا و گوێی نادەمێ ڕۆنی تیانیە تایەتی ئاوی تیانیە تایەتی نابێ ئەویش حرامە ئەسبابەکانت بە جوانی وەربگرە پاشان ئیعتیماد بکەرە سەر خوا چونکە هەر خوای گەورە ئەگاتە فریای ئینسانە ئیبراهیم عەلەیه السەلام پێغەمبەر ئیبراهیم کاتێ فڕەدرایە ناو ئاگرەکە ئەو ئاگرە سووتێنەرە وەک ئەسبابی دنیایی ئاگرەکە سووتێنەرە بە تایبەت ئاگرێک چەند ڕۆژ چیلکەی بۆ ڕاکێشراوە هەموو خەڵک تایە بەشدار بووە تەنانەت پیرێژنەکانیشیان تایە بەشدار بوون بۆ سووتاندنی ئیبراهیم چونکە ئیبراهیم بە عەقڵیەتی ئەوان خواکانیانی شکاندووە بتیان هەبوو ئیبراهیم عەلەیه السەلام بتەکانی شکاندووە ئەوان لای ئەوان وەکە وایە خواد بەرامبەر خوا بێسیاوێتەوە ئەمە یاخیە ئیبراهیم عەلەیه السەلام کاتێ فڕە ئەدرێتە ناو ئەو ئاگرە بڵێ سەردارە ئەسڵەن خۆشیان ناوێرن نزیکی ببنەوە بە چەند متر ناوێرن نزیکی ئاگرەکە ببنەوە بۆیە بە منجەنیق فڕێدەنە ناو ئاگرەکە یعنی ئەمە بە هەموو ئەسبابەکان هەر منجەنیقەکە بێ بیکوژێ بێجگە لە ئاگرەکە کە بیسووتێنێ بەڵام ئیبراهیم عەلەیه السەلام ئیعتمادی لەسەر خوایە ئەزانێ ئەمانە هیچ نییە لای خوای گەورە بۆیە داوا لە خوای گەورە ئەکا و خوای تەعالایش بە ئاگرەکە ئەفەرمێ لە جیاتی سووتاندن یا نار كوني بردا وسلاما على إبراهيم أي آقرك لجاتي سوتاندن ببابا سبحان الله ببابا سرما لجاتي قرما ببابا ساردي وسلامت بو إبراهيم عليه السلام إيشي خوا أهوايا يا نار الله أكبر يا نار كوني بيكافنون كوني بردا وسلاما على إبراهيم بويا جبريل عليه السلام كاتي لنا وآقركيا لخوشيا جيام يعني نك نيسو تاند بلكو سلامته سرماشيتي لجاتي قرما بويا جبريل أن يري خواهي تعالى بولاي بي إلي إبراهيم تشيت أوي خواهي تعالى مني ناردوها تشيت أوي أفرمي لتو من هيك مناوي لتو من هيك مناوي أو إما بين شي ألين سيدي توكلكي أم جنجك كبو خوايك لا بوتوا لتو من هيك مناوي لتو بلام لخواي پروردگار بويا بري زكانم زور مهمة إنسان آقاداري أم خالانه به إن شاء الله تعالى هنديك شتي تري شيء دائن بو خطبەی تر بۆ کاتی تر داواکارم خی گەورە بۆ خاتن ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا ئیمانمان سەلامەت بکە ئیمانمان بەهێز بکە یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی
یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەم دەم چاوانە لە ئاگری جەهەنەم بپارێزی یا ڕەبی پشت بەستن و تەوەکولێکی ساغ و سەلامەتمان پێ بدە یا ڕەبی لەو کەسانە بین کە ئیعتیمادێکی تەواومان لەسەر تۆ ئەبێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە خوایە ئەوانەی لەم شوێنن یا شافیە ئەڵڵا شیفای بدەیت ئەگەر نەخۆشیە لە گیان هەر یەکمانایە خوایە شیفامان بدەیت ئەوەی کوێی لەم وتارەیە خوایە نەخۆشیەکی لە گیانایە خوایە شیفای بدەیت یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەیت یا ڕەبی خوایە ماڵ و مناڵ و خێزانەکانمان ساڵح بکەیت یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری یا ڕەبی ستری عەورەتمان بکەیت و خراپیەکان و نوقسانیەکانمان داپۆشی یا ڕەبی خۆشەویستی و برایەتی بخەیتە نێوانی مسلمانانەوە یا ڕەبی حقد و بغض و غیل لە دڵمان دەرکەی بەرامبەر بە هەر ئیماندارێک یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ڕەبی خوایە ئەو دوژمنانەی کە چاویان هەڵنایە بەم وڵاتە و بە ئاڵای ئەم وڵاتە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بە دەردی خۆیان و مەشغوڵیان کەی ئێمەیان لەبیر ببەیتەوە خوایە ئەوان لە هیچ شتێکا یەکیان نەگرد و دژمنی یەک بوون بەڵام لە دژایەتی کردنی ئاڵای ئێمە و ئێمەیە بوون بە یەک یا ڕەبی خوایە بە دەردی خۆیان و مەشغوڵیان کەی خوایە کوردستان ئازاد بکەی سربەخۆ بکەی بمانکەی بە دەوڵەتێک یا ڕەب العالەمین وەکو وڵاتانی جیهان ئێمەش بژین خوایە ڕەحم بە خەڵکی عێراق بکەی بەم مستەضعفین و ئەوانەی کە زوڵمیان لێ ئەکرێ لەم وڵاتە خوایە ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی زاڵمان لە کۆڵی ئەم ملەتە بکەیتەوە یا ڕەبی خوایە بەزەید بە هەموو مسلمانانی جیهانا بێتەوە یا ڕەب العالەمین خوایە ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ ئەوەی ستەمی لێ ئەکرێ لە سووریا کە کیمیاباران ئەکرێن وەکو هەڵەبجەکەی لای خۆمان خوایە فریایان بکەوی خوایە فریایان بکەوی خوایە ئەوان کەسیان نییە وەکو چۆن ئێمە کەسمان نەبوو خوایە فریایان بکەوی خوایە ئەو مناڵ و ژن و ڕەش و ڕوتە هیچ کەسێکیان نییە لە تۆ زیاتر لە هەموو لایەکۆ چواردە و دراون نازانن ڕوو لەکوێ بکەن خوایە تۆیان هەیە فریایان بکەوی خوایە نەردی زاڵمان بشکێنی یا ڕەب العالەمین ئامین ئامین